ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە نەغەدا، ڕفاندنی دوو کرێکاری بەلوچ لە بازگەی پشکنینی شاری سنە، برینداربوونی کرێکارێک لە شاری بۆکان، کۆبوونەوەی کوردانی مونیخ بۆ پشتیوانی لە بەندکراوانی مەحکوم بە ئێدام، کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە تاران، ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالز لە پێترۆشیمی جەم، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی سیمکۆ لە ڕەشت و گیانبەختکردنی 36 فەلەستینی لە بردومانی خان یونس لە غەزە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری نەغەدا. ڕۆژی هەینی 27 پوشپەر هاوڵاتیەکی خەڵکی نەغەدا بە ناوی مێهران دانشآموزی تەمەن 20 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان ئێوارەی ڕۆژی هەینی هێزە سەرکوتگەرەکانی نەغەدا هەڵیان کوتاوەتە سەر ماڵی مێهران دانشآموزی و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر کردو. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو گەنجە لە بەردەستانی. ڕفاندنی دوو کرێکاری بەلوچ لە بازگەی پشکنینی شاری سنە. ڕۆژی 4 پوشپەڕی ئەمساڵ دوو کرێکاری بەلوچی بێناسنامە بە ناوەکانی عەبدولمالک ئاسکانی تەمەن 24 ساڵ و یاسین پەکرپوشیدە لە بازگەی پشکنینی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێنراون و هیچ زانیاریەک تا بێستا لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. بەپێی زانیاریەکانە و دوو گەنجە بەلوچە خەڵکی گوندی گەزدانی سەر بە شارستانی ڕاست بوون و بەهۆی هەژاری بنەماڵەکانیان ڕوویان لە پارێزگای کوردستان کردبوو. سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەیاندووە کە ئەو دوو هاوڵاتیە بەلوچە لە کوشتارگەی مەریوان کاریان کردووە و پاش دەست بەسەرکران بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە و بە دوا داچوونی بنەماڵەکانیانشان تا بێستا هیچ ئەحکامێکی نەبوو. برینداربوونی کرێکارێک لە شاری بۆکان. ڕۆژی یەکشەممە 29 پوشپەڕ کرێکارێکی بیناسازی خەڵکی بۆکان کە هێشتا ناسراوی ئاشکرا نەبووە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. ئەو کرێکارە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە شارۆچکەی ئەندیشەی بۆکان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە بەرزایی بەربۆتە خوارەوە و کەوتۆتە نێوبیرێکی ئاوەوە. بە دوای هاتنی هێزەکانی بەرگری شارستانی ئەو کرێکارە بە برینداری ڕزگار کراوە و ئێستا لە نەخۆشخانە لەژێر چاوەدێری پزیشکیدایە. کۆبوونەوەی کوردانی مونیخ بۆ پشتیوانی لە بەندکراوانی مەحکوم بە ئێدام. ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی شاری مونیخ لە ئاڵمان دش بە سەپاندنی سزای ئێعدام بەسەر بەندکراوانی کورد لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپێشاندانیان کرد. بەشداربوونیەوە ئاکسیۆنە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام دش بە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ئامادەبووان هۆشداریاندا کە گیانی پەخشان عەزیزی، وریشە مورادی و زەینەب جەلالیان لە مەترسی جددیدایە و داوایان لە کۆمەلگای جیهانی کرد لە ئاست پێشێلکاریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بێدەنگ نەبن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە تاران. ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک لە خانەنشینکراوانی تامینی اجتماعی تاران لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ئاوسانسازی، پێدانی مەزایای خانەنشینی و دابینکردنی بیمەی تەکمیلی و دەرمانی بێبەرامبەر بوو. ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالز لە پێترۆشیمی جەم. کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پێترۆشیمی جەم ڕۆژی یەکشەممە 29 پوشپەڕ لە ئاستدۆخی سەختی پیشەی و معیشەتی خۆیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بەپێی راپۆرتەکان 250 کرێکار لە بەشەکانی نۆژەنکردنەوە فەزای سەوز و شارەوانی شارستانی جەم کار دەکەن، بەڵام لە زۆربەی مەزایە پیشەکانیان بێبەش کراون. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە، هاوشێوەی کرێکارانی فەرمی، وەلانانی جیاوازی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، بەهرەمەندبوون لە بیمەی دەرمانی و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون.
کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی سیمکو لە ڕەشت ڕۆژی یەکشەمە 29 پوشپەر کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمکوی ڕەشت دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 400 کرێکاری کارخانەی سیمکو لە ماوەی 4 مانگی ڕابردوودا تەنیا یەک مانگ حەقدەستیان وەرگرتووە و لە دۆخێکی زۆر سەختدا دەژین. هەروەها 20 کرێکار لەلایەن خاوەنکارەوە لە سەرکار دەرکراون و هێشتا حەقی بیمەی مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووی کرێکاران بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی پەرداخت نەکراوە. کرێکاران وتویانە کە بەهۆی بڕینی بیمەی تەکمیلی لەلایەن بەڕێوەبەرایەتی شرکەت 35 کرێکار دەستیان لە کار کێشاوەتەوە و شوێنی کارەکانیان بەجێهێشتووە. خۆپێشاندانی نانەوەخانەکان لە تاران و ئیسفەهان 29 پوشپەڕ نانەوەخانەکانی تاران و ئیسفەهان دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپێشاندانیان کرد. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان دژ بە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری وەلانانی سامانەی نانینۆ، پێدانی ئاردی دەوڵەتی، کەمکردنەوەی هەزینەکانی وەبەرهێنان، دابەزینی نرخی ئاو، کارەبا و گاز. بێکاربوونی 400 کرێکار لە کارخانەی لاستیکسازی خوزستان. بە پێی راپۆرتەکان 400 کرێکاری کارخانەی لاستیکسازی خوزستان بەهۆی داخرانی شرکەت بێکار کراون. بە وتەی چالاکانی کرێکاری کارخانەی لاستیکسازی خوزستان لە ساڵی 96 هەتاوی وەکو باشترین هەناردەکەری لاستیک دیاریکرابوو، بەڵام لە ناکاودا کار و چالاکیەکانی ڕاگرتووە و بەڕێوەبەرانی شرکەت بە کرێکارانیان ڕاگەیاندووە کە بۆ وەرگرتنی بیمەی بێکاری هەوڵدان. بڕیاری بەڕێوەبەرایەتی شرکەت لە حاڵێکدایە کە کرێکارانی ئەو کارخانە ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار بیمەی کرێکارانی بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی پەرداخت نەکردو. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ بە تەقێزەکانی ڕەژیم لە سیب و سۆران. بەیانی ڕۆژی یەکشەمە 29 پوشپەر شارۆمەندێکی بەلوچ بە ناوی محەممەد دەهانی گەنکی تەمەن 30 ساڵ بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی کوژراوە. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزە لیبا شەخسیەکانی ڕەژیم بە چەکی قورس و نیوە قورس هێرشیان کردوێتە سەر ماڵی محەممەد دەهانی گەنکی و بەبێ ئاگادارکردنەوە خانوەکەیان داوەتە بەردەست ڕێژی گولە. کاتێک ئەو شارۆمەندە بەلوچە بەرگری لە خۆی کردووە بە چەند فیشک کراوەتە ئامانج و گیانی بەخت کرد. لە سێدارەدانی هەشت بەندکرا و لالی گودەرز و زاهدان. بەیانی ڕۆژی یەکشەمە حکمی ئەعدامی هەشت بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی ئەلی گودەرز و زاهدان جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران دوو بەندکراو بە ناوەکانی پەرویز سەرلەک و محەممەد ئەحمەدخانی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی ئەلی گودەرز ئیعدام کراون. هاوکات حکمی ئەعدامی 6 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی زاهدان جێبەجێ کراوە کە ناسناوی سێ کەسیان بریتیە لە عەبدولجەلیل دەرەکزەهی، نیعمەتوڵڵا شەهنەوازی و داریوش شەهبەخش. بەرزبوونەوەی سەبەتەی مەعیشەت بۆ 50 ملیۆن تمەن لە ئێران. بە پێی ئامارەکان بەهۆی گرانی و هەڵاوسانی لە ڕادەبەدەر نرخی سەبەتەی مەعیشەتی ئێران بۆ 50 ملیۆن تمەن هەڵکشاوە. بە پێی ئامارە حکوومەتیەکان برنج و دانەوێڵە بە ڕێژەی 50 تاکو 70 لە 100 گرام بوو. بە دوای شەڕ ئێران و ئیسرائیل هەر کیلۆ برنجی ئێرانی لە 150 تا 180 هزار تمەن بۆ 300 هزار تمەن بەرز بۆتەوە. هەروەها نرخی شیرەمەنی بە هەمان شێواڵ کشاوە و نرخی سەبەتەی مەعیشەت لە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو کە 28 ملیۆن تمەن تۆمار کرابوو ئێستا بۆ 50 ملیۆن تمەن بەرز بۆتەوە. بەڕێوەچوونی دانوستانی نێوان ئێران و سێ وڵاتی ئوروپایی لە هەفتەی داهاتوودا. بە پێی راپۆرتی ئسکای نیوز بڕیارە دانوستانەکانی نێوان کۆماری ئیسلامی و سێ وڵاتی ئوروپایی ڕۆژی 5 گەلاوێژی 1404 هەتاوی لە شاری ژێنەڤی سوئیس بەڕێوە بچێت. ماڵپەڕی تەسنیم پێشتر ڕاگەیاندبوو کە ڕژیمی ئیسلامی و سێ وڵاتی ئاڵمان، فەڕەنسا و بریتانیا لەسەر دەستپێکی دانوستان ئاتۆمیەکان ڕێک کەوتون. هەفتەی داهاتوو بڕیارە یەکەم خولی ئەو دانوستانانە لە شاری ژنێڤی سوئیس بەڕێوە بچێت و مەبەستی ڕژیم لە بەشداری لەو دانوستانانە ڕێگری لە کاردانەوەی مکانیزمی ماشەیە و گیانبەختکردنی 36 فەلەستینی لە بردومانی خان یونس لە غەزە. ڕۆژی یەکشەمە تەشی ئیسرائیل شوێنی دابەشکردنی یارمەتیە مرۆییەکانی بردومان کردو بۆ هۆیەوە 36 فەلەستینی گیانیان لەدەستا و نزیک بە 100 کەسیش بریندار بوون.
کۆمەڵکوشکردنی خەڵکی غەزە لە حاڵێکدایە کە سەرۆکی موساد پاش چاوپێکەوتن لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی ترامپ ڕایگەیاندبوو کە سێ وڵاتی ئیتیۆپی، ئەندونەزی و لیبیان بۆ گواستنەوەی ئاوەرەکانی غەزە دیاری کردو. ڕۆژی یەکشەممە 36 فەلەستینی لە هێرش بۆ سەر ناوچەی دابەشکردنی یارمەتی مرۆیی لە خان یونس گیانیان بەخت کرد و 100 کەسیش بریندار بوو. هەروەها ڕێکخراوی ئانڕۆوا ڕایگەیاندووە کە دۆخی تەندروستی منداڵانی غەزە کارە ساتبارە و ڕۆژی ڕابردوو منداڵێکی دیکە بەهۆی برسیەتی گیانی لەدەستا و لە ئێستادا 1 ملیۆن منداڵ پێویستیان بە خۆراک، ئاو و دەرمان هەیە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.